ئێرە گوندی دارەبەنە دەکەوێتە دۆڵی شاورێ سەر بە نەحیی سەرکەبکانە دەکەوێتە ئیدارەی ڕاپەڕین. ئێرە لە ڕووی شوێنی جوگرافیا و شوێنێکی هەڵکەوتەی گرنگە بۆ بەروبوومی کشت و کاڵ، بۆ سەوزە، بۆ هەموو نەوع میوەک. ئێرە ئەمە ساڵانە لە مڵکی خۆمان هەموو نەوع سەوزەچی دەکەین کە وەر و کەرەوەز، جەرجیل، تەرخون، تەڕەتیزە، ڕیحانە، سڵق و شویت و سپێناغ و ئەو نەوع سەوزانە بەڕشکە هەموو نەوعەکمان هەیە. لە خوارەوە دوو ماڵە جیرانمانە، لەسەرەوەش دوو ماڵە مامە. هەمومان ئەو ئیشەی دەکەین لەبەرەوەی خواستی هاوڵاتیانی زۆری لەسەرە لە وەرزی هاویندا. شوێنێکی گەشتیاریە لەبەرەوەی دۆڵی شاورێ. لەبەرەوە قەت جادەی ڕێستیشی بەسەرەوەیە، قەت بێ ئەوە نابین بڵێن بێ مشتری ئەمە لێرە ڕاش دەست دەینشتی خۆمان بەرین بۆ شاری بۆ ساختکردنەوە. بگرێ لە شوێنەکانی کە لە گوندی خۆماندا هەتا میوەی هاوینانیش ئەگەر پێیان ساغنە بۆ دەیهێن لێرە چونکە شوێنەکەمان سەرجادەیە. خەڵک ناتوانانی شاری بگەڕێ گوند بە گوند هەموو لە هەموو ماڵەکی داشتی بکڕێ، بەس لێرە دەتوان هەمووشتی بێن لێرە لە سەرجادەی بۆ ساختکردنەوەی. ساڵانە بڵێن ئەو دەوەرزی پاییزەکەی دەست بە شێڵانێکەکەینەوە تقریبەی دوو مانگان لە پاییزەکەی ئەڕۆن ئەودا دەست بە شێڵانەیەکەین حاضر یەکەینەوە لەوە ساڵی داهاتوو لەوە مانگی دوو دەبێ حاضروی دەست بە چاندەکەیەکەینەوە دا بەڵام زۆر جاروەیە بارانە ئەبێن ئێستا ئەو ساڵ بارانە هەبوون بۆ دوا کەوتی ئێستا هەر خەریکی تۆوانی گلەیە ئەجا بڵێین کە سەوزەیەکێ و کەوەرە، کەرەوزە، مەعدەنووسە، جەڵگیرە، گژنیژە، سوێناغا، برای خۆ لەبە بڵێ ئەو ژیانەنە سەڵقا، برای خۆ لەبە بڵێ نەحنایە، ڕیحانە، ئەو ژیانە ئەوەی کە خەڵکی تابیت بی ئەمە ئەیکەین لێرانە. بەڵام چیا مڵکەکەن بەو شێوەی نییە بڵێ ئەتوو ئەو هەموو ژیانە لە تێریەکەی مەحتەل نابێ ستانکەی بڵێ ئەمە بخۆ ئەلێرانە بوون ئەو تازە تەڕەتی زەن نەبوو گەلەیە جەڵگیرن وەکو پێویست نەبوو بەڕشکەن نەبوو. ئەگەر بێت و بڵێ حەرزەکانن هەند هەبن لە تێری بیت سەوزەی بکەی ئەتوو هەموو ڕۆژێ بخۆ حایلەی خۆت لە ناوی دێ و ئەچی گوێلێ خۆی پێوە مەشغوڵەکە ئیسپادە چشی لێ ئەکرد. ئەوزار ئاوەکەشی ئاوی پاکە لە حاجاوە هەتا هەولێ سولەیمانی کە بێرەدادێن ئەچنا سەفەر ئەکەن لە بۆ حاجۆمەران و بڵێن شۆمان و بڵێ کە نەخۆشن ئەچیتە ئێران و ئەگەڕێتەوە سەر زۆی خۆ لە تێریە بە ئەوەیە جاهانی دێرانە سەوزەکە بۆ شێوەی وەیە سەوزەکەشن ئیپاکە ئاوی بیرەیە کە بیر نەبی ئاوی ڕووباری ببایە وەکو بڵێ ئەوە هەندێک ڕمێنی لەسەر نابوو بەڵام حتا بڵێ ئێستانچینێ ڕمێنیا لەسەر و خەڵکەکە زۆر تابیلی ئەو سەوزەیە ئەگەر وانەگوێ ئێستا بڵێن ئەو سەوزە حتا هەفتەی شوێ بینیتەوە خەرا نابی لە ماڵەیە گوێلی کابرا ئاڵێت ئەمە هەفتەی لە بۆ هەفتەیە دێم سەوزەی خۆ بە گوێلی یعنی ئەوە نییە بڵێ خەرابە بی لە زۆر شوێنان بڵێ لە شاری ئەکرن ئەی بنەوە ماڵە ئەڵە حەی کار بۆ ساردیا لێ دێ ئەو کاتی تەبیعەت ناتێ کە چوو نایستن
من شۆفێرم هەفتانە 2 ڕۆژ تا 3 ڕۆژ بەو ڕێگایدا ئەڕۆم وڵی هەفتەی 2000 سەردانیم شوێنەکەم بۆ کڕینی سەوزە ئەزانم کە سەوزەکە بە ئاوی پاگاوە درێت و لە ڕوو تەندروستیی مشکلێشینە و خاوێنە بۆیە هەفتانە تا بڵێ 2000 دێم بۆ 5 ماڵ تا 6 ماڵ ئایبە سەوزەکە وڵا و تەڕەتی زێ و سڵقە و کەوەرە و ئەم جۆرانە